بانگەوازی بە کۆمەڵ بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن. 8 مارس لاپەڕەکە هەڵدەینەوە. جەنگی دژی ژنان، ژنان دژی جەنگ. گروپێک لە چالاکانی کۆمەڵایەتی و ژنان و گروپە مەدەنی و فێمینیستەکان لە بانگەوازێکی بە کۆمەڵدا بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن نووسیویانە: ئێمە ژنانی یاخیبووی ئێران و ئەفغانستان هاوڕێیانمان لەسەر تاسەری دنیا بانگەشە دەکەین تاکو پێکەوە لە بەرامبەر خولی نوێی جەنگ دژی ژنان و جەنگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمپەریالیستی ڕاوەستین. هۆشیاری سیاسی خۆمان بەرامبەر بە ڕیشەکانی ئەم کارە ساتە بەرز بکەینەوە و بەهێزێکی زیاترەوە بۆ خەبات دژی ئەم سیستمە و بریکارەکانی ڕێخستن بکەین. ترامپ لەلایەکەوە دەڵێت غەزە دەکەینە ناوچەیەکی خۆشگوزەرانی و ڕێکەوتن لەگەڵ ئێران بە بۆمبارانکردنی باشتر دەزانین. و لەلایەکی دیکەوە خامنەی دەڵێت ئەگەر هەڕەشەمان لێ بکەن هەڕەشیان لێ دەکەین، ئەگەر ئەم هەڕەشەیە جێبەجێ بکەن ئێمەش هەڕەشەکە جێبەجێ دەکەین. کێن ئێوە لەسەر لووتکەی فەرمانڕەوایی جیهان دانیشتون و بۆ داهاتوو ژیانی ملیۆنها کەس بڕیارەدەن؟ چییە ئەم سیستمی فەرمانڕەواییە کە لە ناچاری دابەشکردنی جیهان لە نێوان چەند هێزێکی گەورەدا کوشتنی ملیۆنها مرۆڤ لە جەنگدا بۆی وەکو یاری وایە و ژیانی جۆری مرۆڤ و هەسارەی زەوی هەڕەشە لێ دەکات؟ ئەمە چه سیستەمێکی مۆڵکداریە کە بەرزترین تەکنۆلۆژیەکان و زانستی بە کۆمەڵی مرۆڤی قۆرەخ کردووە و دژی خەڵکی جیهان بەکاریەهێنێت؟ کێ ئەتوانێت بۆ ئەم سیستەمە ڕەوایەتی دابنێت؟ بارودۆخی ژنان نەک تەنها لەژێر کاریگەری ئەم جۆرە هەڕەشانەدا لە ئێران ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سەرتاسەری جیهان خراپتر دەبێت، بەڵکو جەنگ دژی ژنان لە ناوەندی بەرنامەکانی فاشیستی و بنەماگەرایی ئیسلامیدا جێگیر کراوە. ژنان لە ئێران بە تێچوویەکی زۆر کۆماری ئیسلامیان ناچار بە پاشەکشە کردووە لەسەر حیجابی زۆرم لێ، بەڵام پاراستنی ئەم بارودۆخە و پێشڕەوی زیاتر پێویستی بە خەباتی هەموو ڕۆژێکە. ئەویش لەژێر هەلومەرجێکدا کە کۆماری ئیسلامی تەنها بە سەرکوتی درڕندانە و هەڵکردنی دارەکانی سێدارە خۆی بە پێوە ڕاگرتووە. گیانی خەڵکی ئێمە هەم بە ئەعدام هەڕەشەی لێ دەکرێت، هەم بە جەنگەکانی ئەمپەریالیستی و کۆنەپەرستی. ژنان هەم لەلایەن چینی دەسەڵاتدار لە ئێران هەڕەشیان لێ دەکرێت و هەم چینی دەسەڵاتداری فاشیستی لە سەرەوەی سیستەمی سەرمایەداری جیهانی. لە ڕاستیدا جەنگ و پیاوسالاری بەشەکانی گیانەکراوەی ئەم سیستەمەن کە لە کاتێک قەیراندا وەکو ئەمڕۆ تونتر و بە شێوەیەکی ئاشکرا جێبەجێ دەکرێن. ئەمڕۆ کاتی کاری بوێرانە و خەباتکردنە، کاتی هێنانە ڕووی پرسیارە گەورەکان و دۆزینەوەی وەڵامە گەورەکانە، کاتی ڕیزبەندی ڕوون و تەواوە دژی تاوانکاری بچووک و گەورە لە جیهاندا کە بۆ داهاتووی مرۆڤایەتی بڕیارەدەن. هیچ شتێک وەک جاران نییە و خەباتی ئێمەش ناتوانێت بە شێوازێکی ڕابردوو بێت. خەباتی ژنان لە ڕۆژی جیهانی ژندا لە پاڵ هەموو هاوڕێیان و هاوخەباتاندا لە هەر ڕەگەز و جەندەرێک خەباتێکی تەنها ناسنامەیی سنووردار بەخۆی و هەندێک ماف لە چوارچەوەی ئەم سیستەمە وێرانکارە. ئەمڕۆ کاتی کاری بوێرانە و خەباتکردنە، کاتی هێنانە ڕووی پرسیارە گەورەکان و دۆزینەوەی وەڵامە گەورەکانە، کاتی ڕیزبەندی ڕوون و تەواوە دژی تاوانکاری بچووک و گەورە لە جیهاندا کە بۆ داهاتووی مرۆڤایەتی بڕیارەدەن. هیچ شتێک وەک جاران نییە و خەباتی ئێمەش ناتوانێت بە شێوازی ڕابردوو بێت. خەباتی ژنان لە ڕۆژی جیهانی ژندا لە پاڵ هەموو هاوڕێیان و هاوخەباتاندا لە هەر ڕەگەز و جەندەرێک خەباتێکی تەنها ناسنامەیی سنووردار بەخۆی و هەندێک ماف لە چوارچەوەی ئەم سیستەمە وێرانکەرەی گیان و هیوای مرۆڤدا نییە. سیستمێک کە بە هەر هەناسەدان و هەناسە وەرگرتنێکی خۆی پیاوسالاڕی و ڕەگەز پەرستی و کۆچبەرستیزی و جەنگ و جینۆساید و هەژاری و برسیەتی و بێشوێن و جێگەبوون و غەیرە لە هەر خاڵێکی جیهاندا بەسەرماندا ڕووخاند. ژنان هەزاران ساڵە لە ژێر ستەمی پیاوسالارانەدا لە کۆمەڵگەی چینایەتیدا ژیاون و ئێستا لەگەڵ ملیاردها مرۆڤی دیکەدا پێویستیان بە تێپەڕبوون لەو قۆناغەیە. ستەم لەسەر ژنان ئەوەندە لەگەڵ تانوپۆی پەیوەندی ستەمکارانەی سیستمی سەرمایەداریدا تێکەڵ بووە کە ئەم ڕێخستنە کۆنا جگە لە پەیڕەوکردنی پیاوسالاری هەر ناتوانێت بپارێزرێت. خەبات دژی پیاوسالاری تواناکەی هەیە کە گشتی ئەم سیستەمە لەگەڵ هەموو ستەمەکانی دیکە و ڕیشەکانی لە چەوسانەوەی مرۆڤەکاندا لە شوێنی خۆی هەڵکەنێت و بیڕوخێنێت. لەم قۆناغە مێژوویە جیهانیەدا پێویستە کە ژنان وەکو ڕزگارکەرانی مرۆڤایەتی دەست بەکار بن و لە خەباتی یەک بوارەوە ڕوو بکەنە خەبات لە هەموو بوارەکاندا. ئێمە ژنانی یاخیبووی ئێران و ئەفغانستان هاوڕێیانمان لەسەر تاسەری دنیا بانگەشە دەکەین تاکو پێکەوە لە بەرامبەر خولی نوێی جەنگ دشی ژنان و جەنگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمپەریالیستی ڕاوەستین. هۆشیاری سیاسی خۆمان
بەرامبەر بەڕیشەکانی ئەم کارە ساتانە بەرز بکەینەوە و بەهێزێکی زیاترەوە بۆ خەبات دژی ئەم سیستەمە و بریکارەکانی ڕێخستن بکەین.